دوورگەیە نزیک ئەمەوانە هەموو یەکێتەوە و توانایەکی باشی دەستبسەکرێت بۆ کارتەکان بە شێوەیەکی کردیا خۆت لێڵبوونی گۆمەکە بە شێوەیە کە جوان و پاکیان خراپ و باش هەمووی تێکەڵ بووە لە ڕاستیدا بە فعلی وایە واقعێک خوڵقێنراوە لە ئێستادا کە ئەتوانم بڵێم سەر لە کۆمەلگا شێوێنراوە و جۆرێک لە پشێوی کۆمەڵایەتی بە شێوەیەک بە ئەنقەس کە لە ڕاستیە لەلایەن سوڵتەوەیشی بۆ کرێت بە شێوەیەک ئەمە کراوە کە ئێستا باش و خراپ تێکەڵ بووەوە هەموو کارتەکان تێکەڵ کراوە ئەو شەهیدە بەڕاستی من وەکو شەهیدێکی ڕۆژنامەنووس نایبینم من وەکو شەهیدێکی سەرتاسەری هەرێمی کوردستانی بینم چونکە ئەم دەسەڵاتە کە بەناو پارتی و یەکێتین بەڵام بەڕاستی هەردووکیان سەگێکن لە سەگەکانی پاسەوانیکردن بۆ وڵاتانی دراوسێ بەداخەوە دوای شەیدکردنی ئەوم هەموو ڕۆژنامەنووسا بەڵام تاوەکو ئێستاکەش تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان بەردەوامە بەڵام ئەمڕۆ لەبەر سۆسیال میدیا و لەبەر فشارە نێودەوڵەتیەکان و لەبەر هۆشاربوونەوەی خەڵک ناتواندرێت ڕۆژنامەنووسان بەگول لە تیرۆر بکری هەچەندە درێغیان نەکردووە بەڵام ئەمڕۆ بە شێوازێکی تر ڕۆژنامەنووسان تیرۆر دەکرێن ئەویش بە یاسا لاستیکیانەکە خۆیاندایان ڕەشتووە ڕۆژنامەنووسان دوایەوە کە لە زیندانی دەکەن بە کۆمەڵێک پارەی زۆر وەکو کەفالەت و وەکو بارمەتە و هەروە بە کۆمەڵێک با بڵێن بە چەندین فەرمانبەری وەکو کەفیل یعنی ئەمە جۆرێکە لە تیرۆر وەگەوەی کە ئەمڕۆ دەبینین شێروان شێروانی هاوڕێمان و ئەو هەموو ڕۆژنامەنووس و چالاکوانەی مەدەنیەی کە لە بادینان لە زیندانن بەڕاستی ئەمە بەشێکە لە تیرۆر بۆ نمونە ئەو دۆسیانەی خۆم مەسەلەن دوای 2000 دەستگیرکردن لە سەعات 1:30 شەو هەڵکوتانە سەرماڵ و کردنەوەی 9 دۆسیە و 5 کەفیل وەکو بارمتە 5 فەرمانبەر و کەفالەتی 30 ملیۆن دینار ئەمە بەشێکە لە تیرۆر ئەمە بەشێکە لە کوشتنی ئازادی بۆیە تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان هەر بەرداوامە بەڵام ئێستاکە بە شێوازێکی مۆدێرن کە من ناوم لێناوە تیرۆری مۆدێرن. میوانە ئازیزەکان 7 ساڵ تێدەپەڕێت بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوەگەرمانی نەمانتوانیوە 7 چرکەش لە یادی بکەین ئێمە بڕیارماندا بوو بە هەر شێوەیەک بێت دەبێت شوێن پێی کاوەگەرمانی ون نەکەین خۆشبەختانە هەروامان کردووە بەڵام لە فۆرمێکی جیاوازدا بەرداوامیان داوە بەو خەباتەی کە کاوەی لە پێناو تیرۆر کرا و بووین بە چقڵ و چوین بەنێو دڵ و هەناویاندا ئەو ئامانجانی کاوەگەرمیانی بۆی تێ ئەکۆشە بەداخەوە هێشتا بەدینە هاتوون کاوە تێگەیشت بوو لەوەی کە هەرێمی کوردستان ئەناڵێنێ بەدەست گەندەڵیەکی ئەجگار گەورە و مەترسیدارەوە زیاتر لەوەش کاوە درکی بۆ کردبوو ئەوەی کە لە ناوچی گەرمیان ڕوو ئەدالۆ و دۆسیانی کە ئەی خستە ڕوو چەندە لە داهاتوو مافیاگەرێکە بەرفراوانتر ئەکا بۆیە ئەو پەیامی کاوە هەر بۆ هۆکاری ئەوەی کە خودی گەندەڵکاران ئەو ئەوانەی هەستیان بە مەترسێکن لەم ناوچەیە مەترسی بۆ سەر ژیانی دروستکەن بەڵام ئەبێ بڵێن ئەو گەندەڵکارانە بە کاوە نەک نەیانتوانی ئەستۆپاکی خۆیان بسەلمێنن و بچنە قۆناغێکی نوێەوە بەڵکو ناویان هێند ناشرین بۆ لە مێژووی ئەم وڵاتە کە هەرگیز ئەم ناوە ناشرینە پاک نابێتەوە تەنیا لە یەک کاتانە بێ کە پێویستە بچنە بەردەم دادگا و سزای یاسایی خۆیان وەربگرن بەڵام ئەوەی کە گرنگترە لەم خاڵە ئەمێ بڵێم کە دژایەتیکردنی گەندەڵی نەوەستاوە و کارکردن لەسەر دۆسیی گەندەڵی نەوەستاوە ئەمە لەو کارە گرنگانن بۆیە هەموو هاوڕێکانی کاوە و ڕۆژنامەنووسانی دیکەش لە هەرێمی کوردستان کارێکە گرنگە ئەیکەن و لە چارچەوەی کاری ڕۆژنامانی و پرەنسیپەکان ڕووماڵی ئەکەن و بەدواداچوونی بۆ ئەکەن دۆسیی گەندەڵیە بە هیوام لەگەڵ ئاشکراکردنی دۆسیەکان و ژیانی خودی ڕۆژنامەنووسان پارێزرا بێ و داواکاری گشتیش لەبری ئەوەی وەک تەماشاکەر دانیشێت دۆسیە بۆ ئەم بابەتانە بکاتەوە بە دوواداچوون بۆ کەیسەکانی گەندەڵی بکات. ڕۆژنامەنووسێکی ئازا یا زۆرڕاژنێکی دەربار کێ خاوەنی نیشتیمانە جەلادێکی دەسەڵاتدار یان قوربانیەکی هەژار. ئەم ساڵ کە یادی شەیدکاوە دەکەینەوە هەمومان ئاگداری ئەو دۆخەین کە ڕۆژنامەوانی پێات تێپەڕەبێت دۆخێک کە لە هەموو ڕوویەکەوە بۆ کاری ڕۆژنامەوانی ئازاد و سربەخۆ ئاڵوقە دراوە
بەڵام ئەوەی مای ئومێدە ئەوەیە کە سەرباری ئەمەش هێشتا ڕۆژنامەوان و دەستگای ڕۆژنامەوانی هەن کە بەتەنگ ئازادی و ئازادی ڕۆژنامەوانیەوەن و چۆک و کۆڵیاندانەداوە.